ساڵانە لە پارکی هەواری شار هەڵپاچینەکەین بۆ نەمامەکانمان بە شێوازێکی زانستی. ئێمە هەڵپاچین ناکەین بۆ هەموو دارەکانمان، هەڵپاچینەکەین بۆ ئەو بەشانەی پێوترێ سەرەتانیات، ینی بەشی خوارەوەی دارەکە بە تایبەتی دارە هینەکان ئەوانەی و دارانی کە بۆ زیینە ئەبن. ئەگینا هەڵپاچینێکی جەزری ناکەین، ئەو هەڵپاچین بۆ شوێنانەکەین کە لقێکی زیای هەیە، ڕێگایەکی گرتووە، چوزانم شوێنی سیارەیە کە ئەبێ بڕوا بۆ شوێنەیە یا کامێرایەکمان لە شوێنێکا داناوە شوێنی کامێراکەی گرتووە، هەر ئەو نوع هەڵپاچی ناکەین، ئەویش بە شێوەیەکی زانستی و بە سەرپەرشتی ئەندازیاری کشتوکاڵی لە پارکی هەواری شار. بەداخەوە تەبان لە کللتوری ئێمە تقریبا وەکو نەریتێکی لاتوە لە گەڕەکەکان ئەگەر ببینی هەر کەسە لە ماڵی خۆیان هەرەکەوێتە وەرزی ئەوەی کە گەڵاکەی زەردەبێ بۆی ئەرزەکە پیسنەکات چیەکە چێت تەقلیمێکی باشیەکە و بۆی ئەرزەکەی پیس نەبێ، بەڵام ئەمە شتێکی باش نییە. هەنێدار هەیە هیچ پێویستی بە هەڵپاچین نییە و پێویست ناکە هەڵپاچرێ. ئێمە لە هەواری شار لە مانگی پاییزە دەستەکەین بە هەڵپاچین، بەڵام بۆ ئەو دارانی کە پێویستیان پێێتی نەک بۆ هەموو دارەکان. هەندێدار هەیە بەڕاستی پێویستی بە هەڵپاچینێکی کەم هەیە بۆ یەکەین، یان پەرژینەکانمان یان گوڵەکانمان گوڵەباخەکانمان ڕێکاری یەکەین، بەڵام بۆ ئەوەی کە بمانەوێ هەموو دارەکان تەقلیم بکەین، هەموو دارەکان چونکە هەموو دارێک پێویستی پێی نییە، هیواداری نەبێ بە کەلتور و ئەو دارانی کە پێویستیان پێی نییە هەڵپاچینی بۆ نەکرێن.